زۆر زانیاری هەڵا هەیە لەسەر ئینتەرنێت، بەڵام چۆن دەتوانین دڵنیابین لە ڕاستی ئەو زانیاریانەی کە دەیخوێنینەوە؟ سەرەتا کاتێک کە هەواڵێک یان زانیاریەک لەسەر ئینتەرنێت دەبینیت، دەست بە پشکنینی سەرچاوەکە بکە. بە دوای ناوی ئەو ڕێکخراوە یان ئەو کەسە بگەڕێ کە زانیاریەکەی بڵاو کردەوە. بە دوای ناوە متمانە پێکراوەکان بگەڕێ، وەک دەستگای هەواڵی متمانە پێکراو، زانکۆکان یان دەستگاکانی توێژینەوە. زانیاریەکە بسەلمێنە بە دۆزینەوەی لە چەندین سەرچاوەی متمانە پێکراودا. ئامانجت ئەوەیە کە لانیکەم 2 بۆ 3 سەرچاوە هەمان شت بڵێن. هەمیشە لایەنگری زانیاریەکە لە بەرچاو بگرە. ئایا هاوشێوەیە و هەموو لایەنەکانی چیرۆکەکە دەخاتە ڕوو؟ کاتێک کە زانیاری لەسەر ئینتەرنێت دەخوێنیتەوە، ئەم پرسیارانەت لەبیر بێت. کێ ئەم پەیامەی دروست کردووە؟ چ تەکنیکێک بەکاردەهێنێت بۆ ئەوەی سەرنجت ڕابکێشێت؟ ئایا ئەم پەیامە مانای جیاوازی هەیە بۆ کەسانی جیاواز؟ چی لە بەرچاو نەگیراوە؟ و بۆچی ئەم پەیامە بڵاو کراوەتەوە؟ کە ئینتەرنێت بەکاردەهێنێت، ئەم ئامۆژگاریانەت لەبیر بێت بۆ گەڕان بەناو دەریای زانیاریدا. ئاگادار بە، زیرەک بە.